37,000 پۆلیس بۆ عێراق دامەزرێنران. لەو ڕێژەیە 2550 کەس پشکی کەرکووک بوون. ئەم دامەزراندنە دەنگدانەوەیکی زۆری لێکەوتەوە. کورد بە پشکی خۆی ڕازی نییە بۆ پێی تەنها 350 کەس لە نەتەوەی کورد دامەزرێنراون. لەو 2550 350 تەنها کوردە و 340 تورکمانە و باقیەکەی لە نەتەوەی عەرەبە. خەڵکیان لەناو ئەم دامەزراندنە خەڵکیان هێناوە لە دەروی کەرکووک، لە دەروی شارێک لە تکریت، لە ئەمبار، لە بەغا خەڵکیان هێناوە دایان مەزراندووە لەسەر حسەی کەرکووک. شەستی ئەسڵەن خەڵکی کەرکووک نییە، هەساون بە بەرنامە ئەوەی کە لەبەر دەستمانە بێ و بینیومانە بە بەرنامە هەساون کارتی نیشتەجێبوونیان بۆ هەندێک خەڵک دەرکردووە لەم شارەیە کە خۆیان ئەسڵا خەڵکی شاری کەرکووک نین، تەنها بەس بۆ مەبەستەی لەسەر حسابی خەڵکی کەرکووک تعینیان بکەن. یعنی ئەمە با بڵێن ئیدارەی ئەم شارە بە شێوازێک دژ بە کەرکووک ئیشەکات تەنانەت ئەوە نییە بەس بۆ خەڵکی کەرکووک بێ، جاتی خەڵک یان بەس بۆ کوردی کەرکووک بێت، جاتی خەڵکی کەرکووکە بە شێوەیە گشتی. پێشتر بڕیار بوو لیژنەیەک لە نێو پۆلیسی کەرکووکەوە بە سەرپەرشتی فەرماندەی پۆلیسی کەرکووک دامەزراندنی نوێ بەسەر پێکاتەکاندا دابەش بکات، بەڵام ئەمەش جێبەجێ نەکرا. کەرکووک لیژنەکە لە پێکاتوە لە 6 ئەندام، سەرۆکی ئەندامەکە فەرماندەی پۆلیسی کەرکووکە، خۆی سەرپەرشتی لیژنەکەکە، جگەلەوەش مدیری دەستگای هەواڵگریە، مدیری هاتوچۆیە، مدیری بەرگری شارستانیە، ئەمانە هەمویان بەشدارن لەو لیژنەیەدا. ئەو لیژنەیە خۆی بڕیار دەدا مقابلەی ئەو کەسانە دەکات کەوا دێن بۆ دامەزراندن و بە پێی ڕێژەکەش لە کەرکووکدا لە 133 دەبێت لە هەموو نەتەوەکان بێفەرق و جیاوازی وەردەگیرێ، ئەو نەبێنێتەوەی لە حساب نەتەوەیەکی دیکە بە پێی ئەو ئستماراتانێکەوە بەغدا خۆی کاتێکە ئیکاتەوە ڕوبەڕووی خەڵک تەقدیمی تێدەکرێت. بەهۆی نەبوونی هیچ چاودێریەک هەموو کات لەگەڵ دامەزراندنەکاندا کورد پشکی خۆی پێنادرێت، تەنانەت تعریبی دامەزراندنەکانی کەرکووکیش دەستی پێکردووە. دامەزراندن لە ڕێزی پۆلیسی کەرکووک برینی دامەزراندنەکانی پێشوشی بۆ هەردوو پێکاتەی کورد و تورکمان کولاندەوە. ئەم جارەشیان هاوشێوەی دامەزراندنەکانی دیکە کورد و تورکمان پشتگوێ خران و ئەو لەوێت بە پێکاتەی عەرەبی لە کەرکووک درا. کارۆن محەممەد کورساد نیوز، کەرکووک.